فێرگەی نامداریەکێک لە فێرگە دیارەکان کە هەمیشە گرنگێدات بە ئاواز و موزیک و گۆرانی ڕەسەنی کوردی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئاماژە بۆ کرا کە کار لەسەر بەنجامگاندنی کۆنسەرتێک بکەن و چەندین دەنگی دیاری شاری سلێمانی لە نێو کۆنسەرتەکە بەشدارن و بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەم کۆنسەرتە جارێکی تر لەگەڵ پێشکەشکردنی بەشێک لە گۆرانیە تایبەتەکانە لەگەڵی شابینین کە داهاتی کۆنسەرتەکە بۆ کەمپینی هاوخەمتانین ئەبێت کە ئەو کەمپینەیە لە دەستگای میدیای کورساتەوە ڕاگەێنراوە ماوەی چەند ڕۆژێکە بانگەشێ بۆ کرێت بەڕێز هونەرمەند هەردی عوسمان عەلیم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینەوە گفتوگۆکەین لەسەر کۆنسەرتەکە کە سبەی ئێوارە کاتژمێر 4 لە شاری سلێمانی لە هۆڵی تەلاری هونەر بەڕێوەچێت کاکەردی سڵاو لێبێ زۆر بەخێربێ. سڵاو دەرونجان هەربژین. زۆر سوپاس بۆ تۆ. کۆنسەرتێکی گەورە و هەروەها جوان چەندین هونەرمەندی تایە بەشداریەکەن خۆی بیرۆکەکەی چۆن دروست بوو؟ سوپاس بۆ ئێوە سەرەتا ئەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم لە تەواوی دەستگای میدیای کورسات و لە هەموو ئەو بەڕێز و ئازیزانی کە لەو کەمپینە بەشدارن وەکو لیژنەی سەرپەرشتی و هەموو ئەو ئازیزانی کە ماندوو بوون لە ڕاستیە ئەرکێشی زۆر گەورە و ئەرکێشی زۆر پیرۆز بوو کە بەزیە گەیەنراوای تر لە ڕۆژەکانی کۆتاییەتی ئەم ڕۆژکە ئێمە لەوێ بووین هەرچەنە هەر پێرێش لەوێ بووم وەکو کاری پیشەی خۆم ئەو ڕۆژۆک و لەگەڵ هونەرمەندی هاوڕێم کاکە لوقمان سەلیمی خۆشەویست چین بۆ کۆمەک بردننی کۆمەک و ئەو شتومەکانی کە دامان نابوو خۆشبەختانە بینیم کە بەڕاستی جمەیە هاو لە خەڵکی باش و خەڵکی دڵسۆز ویستم لە سەرەتایە دەستخۆشیەک لە ئێوە بکەم کە زۆر ماندوو بوون. بۆ وەڵامی پرسیارەکەت ئێمە فێرگەی مامۆستایی بەڕێز مامۆستا نامدار قەرەداغی کە چەندین فێرخوازی منداڵ و مێر منداڵ و ئەوانەی تێدایە کە ساڵانە کۆنسێرتی خۆی ئەکات چەندین کۆنسێرتی کردو کە من ساڵی پاریش بەشدار بووم لەگەڵیانە ئەم ساڵیش لە سەروبەندی کردنی کۆنسێرتێکمان سازدانی کۆنسێرتەکەمان نابووین بۆ فێرگەکە لە ڕاستیە ئەم کارە ساتە جەرێک بڕووناخ هەژێنەی هات بەسەرا بە هەمومان بیرمان لەوە کردەوە کە گونجاو نییە کۆنسێرتێک لە ئێستاە کە مەزاجی خەڵک باش نییە تا ئەم دەقەی من و تۆ قسەیتیاکەین خەڵکانێکی زۆرمانەیە هێشتا لە ژێر دار و پەردوایە هێشتا کە سوکاری خۆیان نەدۆزیوەتەوانە هێشتا مەسەلەن چەندین قوربانی تر هەیە و ئامارەکانیشە لە بەرزبوونەوەدان بەداخەوە دیسانەوە کارەساتێکی گەورەی تر بەسەر گەلی کووردا هات هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان ئازاری هەبێهی پارچەکانی تریشە لەبەرەوە ئێمە بە هەمومان و لەگەڵ دەستگای میدیای کورسات و لەگەڵ ئەو بەڕێزانی کە کەمپینەکەیان ڕێخستووە لەگەڵ بەڕێز پارێزگار و قایم قام و هەموو ئەو بەڕێزانە وا قەرارماندا کە کۆنسێرتەکە بخەینە خزمەتی ئەم کەمپینەوە ئەگەرچی کۆنسێرتەکە خۆی با بڵین هاتنەژوروی بێ بەرامبەرە بەڵام لەلایەن ئەو لیژنانی کە دانراوە چەندین سندوق دانراوە بۆ ئەوەی هەر بەڕێزێک لە 250 دیناریەکەوە لە 1000 دیناریەکەوە بتوانێت بە پێی گیرفانی خۆی هەتا ئەو حەدی خۆی ئەتوانێت لەوێ بەشدار بێ و زەمیر و وجدانی خۆی مرتاحکە ئەگەرچی کەش و هەواکەش کەمێک لەبار نییە و سارد و سەرمایە بەڵام ئێمە بڕیارمانداوە ئەگەر بڕێکی کەمیش پارە کۆ بکەینەوانێ بە ویستم ئەوەش پێ بڵێم دەرونجان لای ئێمە تەنها ئەو خۆشەویستانی کێن ئەتوان بەس پارە بێنن بیدەن بەو لیژنانە بۆ سنوقانی کە دانراوچکە شتومەک بۆ ئێمە نابێت شوێنی تر هەیە کە و پارەکەش بەپی هەر کەسێک کە لە توانای خۆیان لە 250 دیناریەکەوە نەخێر ئەتوانی بی جۆ بگریت و دانیشی جۆ لە گۆرانی خۆش بگریت و پارێژداننی بەڵام من دڵنیام لە خەڵکی ئێمە دڵنیام لە خەڵکی کوردستان بە تایبەت شاری سلێمانی هەموو شار و شارۆچکەکانی دیش بەڵام بە تایبەت کە کەمپینەکە لێرە شێوازە گەورەی ڕۆشتووە دڵنیام لەوەی کە هیچ کات هیچ منداڵێک بێناز ناکەن هیچ کاتێک لە هەموو خەم و ئازارەکانی نیشتیمانە هەمیشە لەگەڵمان نابوون. ڕاستە دیارە بێگومان کاکاردیش گەلەوەی کە هونەرمەندێکی دڵخۆشێکێک کە لە دەرهێنەر و هەروە مۆنتێرە هەرە دیارەکانی دەستگای میدیای کورسات و خۆشی بە بەردەوام لە کەمپینەکە ئامادەیە
و هیلا کە لەوێ بەڵام ئەم چەند ڕۆژە بزانام خەریکی کۆنسەرتەکەن وانە لە ڕۆژێکی هەر بەرکەوت ئەجا کەشوهاش ئاماژت پێکرد زۆر ساردا لە دەریشەوە بەفرێکی زۆر زۆرە بەڵام بەو هیواین کە خەڵک سارد نەبێتەوە هەم لە بەشداریکردنیان لە کۆنسەرتەکە و هەم کە بتوانن ئەو پێداویستیانەی کە خۆیان بەپێی توانە بتوانن بگێنن بە کەمپینەکە. باسێک لە کارکردن کەم لەگەڵ مناڵ و لەگەڵ مێرد مناڵانە چۆنە بۆ ئێوەی هونەرمەندان کە ئێوە ساڵانێکی زۆرە گۆرانی ئەڵێن و کارتان لەگەڵ بەشێک لە موزیسیانە هەرە دیارەکانی بە بڵین نەکتەنها سلێمانی بەڵکو کوردستانە کردووە ئەم جارە کارکردن لەگەڵ مناڵا چەنە تۆ دووەم جاری شەکاریان لەگەڵاکەی چۆنە؟ لە ڕاستیە هەموو کارێکی هوەری بۆ من جێی خۆشحاڵیە ئیتر ئایا لەگەڵ هەر منداڵ بێ یا خود مێر منداڵ بێ یا مامۆستا گەورەکان بێ یا موزیسیانەکانی هاوڕێن بێ هەموو کارێکی هوەری بۆ من پیرۆزە جێی شانازیمە کە بتوانم لە ڕێی هوەرەوە بتوانم من خزمەتێکی بچووک بە نیشتیمانەکەم و بەگەلەکەم و بە هاوڵاتیان بگەێنم ئەمە ئەو لەوێتی کارکردنی من ئەوەیە من بۆ ئەمە هوەرەکەم خزمەتی کللتور و نیشتیمان و هاوڵاتیان بکەم لەگەڵ ئەو با بڵین لەگەڵ فێرگەکەی مامۆستا نامدار من ئەمە دووەم تەجروبەمە بەڵام ئەوێ شتێکی زۆر خۆشیتایە کە هەموویەکو خێزانە تۆ ئەزانی مەسەلەن دایک و باوکەکان کە ئێمە پرۆڤاکەین دایک و باوکەکان زۆرینیان لەوێن خواردن حازرەکەن مەسەلەن چا حازرەکەن ئاو ئەجێڕن مەسەلەن خزمەتێکی وا گەورە پێشکەش ئەکەن کە ئەچیتە ئەوێ وەکو یەک خێزان هەمووی وەکو یەک خێزان هەز بە ماندووبوونی ناکەی ئەوەی کە زۆر ماندوو ئەبێ بەڕێز مامۆستا نامدارە چکە بێ نازی هەمومان هەڵگرێ ڕاستە بەتایبەت منداڵەکان مەسەلەن تۆ ڕەنگە منی جیاوازن فێرکردنیان جیاوازە فێرکردنیان مەسەل تەحمولیان مەسەل جاری وا هەیە پرۆڤەکان زۆر زۆرن بەتایبەتی کە نزیگە بیتۆ لە دەستپێکی کۆنسێرتەکانە دەرونجان خۆ زایوانە برسیان ئەبێ هیلاک ئەبن ماندوو ئەبن مناڵیشەوە نازانێت تەحمولی نییە خۆشمان تەحملمان ڕاستە مامۆستا نامداری بەڕێز بەو ئوسلوبە جوانی خۆی کە من مناڵ بووم کە هاوڕێی باوکمە تەمەند درێژ بێ و کاری لەگەڵ باوکم کردووە هەر هەمان ئوسلوب و هەمان جوانی و هەمان خۆشەویستی زۆر لەسەر خۆیە کاکاردی یعنی ئەو تەحملی ئەو یعنی ئێمە بۆڵە بۆڵەکەین ئێمە هیلاگە بین منداڵەکان هیلاگە بن مەسەلەن زۆر جار دایک و باوکەکانیش هیلاگە بن بەڵام ئەو هەر ماندوو نەناسانە هەر بە پێوە وەستاوە بەو ئوسلوبە جوان و تایبەتەی خۆی دڵی هەمومان ڕاگرێ و ئەو کۆنسەرتی پارکە کردمان بەلای منەوە زۆر سەرکەوتوو بوو کۆنسێرتەکانی تریشی کە بینیمە هەر زۆر سەرکەوتی هیوادارم ئەمەش بەفر و سەرما و ئەوە ڕێگریمان لێ نەکا چکە ئەمەش زۆر مادی زۆر جوانی تیا حاضر کردووە هیوادارم بتوانین هەم کۆنسێرتێکی جوان پێشکەشکەین هەم خزمەتێکیش بگەێنین بە خوشک و براکانمان ئەوەی کە جێ خۆشحاڵیە ئەوەیە کە کۆنسەرتەکە گوێگرتن لە بەشێک لە گۆرانی لە بەرهەمەکانی ئێوە لە پاڵ خزمەتکردنی ئەم کەمپینەیە تا چەند ئەرکی هونەرمەندانە لە هەر بارودۆخێکا بێت پاڵپشتی نەتەوەکەی خۆیان بن چکە بەڕاستی ئەم کارەساتی ئێستا کارەساتێکی سروشتیە و دەسەڵاتی هیچ کەسێکیشی تیانیە و خۆشت ئاماژت پێکرد بەداخەوە هەم ئاماری بڵێن ئەو کەسانی کە بڵێن گیانیان لە دەستاوای خودۆ کەسانی کە بوونەتە قوربانی و ئێستا لە ژێردار و پەردۆکانان ئەمانە دەسەڵاتی کەسیانە تاشان ئەرکی ئەوەی وەکو هونەرمەندان پاڵپشتی ئەم جۆرە کارانە بن لە ڕاستیە کاتێک کە تۆ کاری هوەری ئەەکەیت ئەبێ پێش ئەوە مەسەلەن چەند شتێک هەیە کە تۆ جیا ئاکاتەوە لە خەڵکی ئاسایی تۆ کاتێ هوەر ئەەکەی هەر شتێکی در ئەەکەی ئەبێت تۆ پەیامی هوەرەکەت بە جوانی پێگەیشت بێ پێش هەموو شتێ کاری هوەرمەند خزمەتکردنی میلەتەکەیەتی خزمەتکردنی نیشتیمانەکەیەتی هوەرمەندمان هەیە بە درێژایی تەمەنی خزمەتی نیشتیمان و گەلەکەی کردو بۆیە هەمیشە بە نەمری ماوەتەوە کاری هوەرمەند ئەوەیە کە لەگەڵ هەموو ئێش و ئازارەکانی میلەتەکەیە بێ پێش هەموو کەسێکی تر لەبەر ئەوە من وەکو خۆم دڵنیام لە هوەرمەندەکانی هەر چوار پارچەی کوردستانیش ئەوەی کاری هوەریەکە بەڕاستەقینە دڵنیام کە هەر ئەم پرسیاریان لێ بکەی هەر هەمان جوابی منیان پێ لەبەر ئێمە
بۆ خزمەتی میلەتەکەمان خۆڵقاین هەروەکو باوکی ڕەحمەتیم کە چۆن بۆ خزمەتی نیشتیمان و گەلەکەی و بە پێشمەرگایەتی و بە بەرەک دروێتیەکەی و هەڵبەتە بەرەک دروێتیەکەشی خست بۆ خزمەتی نیشتیمانەکەی و لەبەر ئەوە منیش هەر لەم خانەوەدایە گەورە بووم هەر هاوڕەکانی باوکم بینیوە زۆرینی زۆریان هەر بەو شێوازە هوەریان کردووە کەواتە ئەبێ ئێمەش هەر لەسەر ئەو ڕێچکەی بڕ ئەگەر لەسەر ئەو ڕێچکەیە نەڕۆی بەڕاستی تۆ ناوێکی جوان تۆمار ناکەی لە مێژووی هوەری کوردیە ڕاستە ئەگەر لێرەوە مانگەشتی خەڵک بکەین بۆ کۆنسەرتەکە پێیان بڵین کات و شوێنەکە دووبارە لەکوێ کاکە هەردی و دووبارە چۆن بتوانن ئەوانیش داهاتی بە بڵین داهاتێک پێشکەش بە کۆنسەرتەکە بکەن لە ڕاستیە من زۆر سپاسی ئەوەکەم بۆ ئەم دەرفەتە هەڵبەتە مامۆستا نامداری گەورە و خۆشەویست گەورینوان کە منی نارد لە باتی نوێنەری فێرگە لەبەرەوەی کە ئەو لەوێ سەرقاڵەنی ئەتوانی من لێرەوە داواکارم لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست ئەوانی کە پێیان ئەکرێ ئەتوانن سوپاسیان ئەەکەین داوایان لێ یەکەم زۆر مەمنونیان ئەبین کە بێن بۆ ئەو کۆنسێرتە بتوانن لەوێ ئەو سندوقانی کە دانراوە سبینێ لە تەلاری هوەر سەعات 4 پاشنیوەڕۆ بتوانن لەڕێ ئەو سندوقانی کە دانراوە داهاتێک پێشکەشی ئەو براو خوشک و کەس و کارانەمان بکەن کە ئێستا حالیان حاڵی حاضر لەژێر دار و پەردۆکانن حاڵی حاضر ئێستا هیچ شتێک نییە گەرمیان کاتەوە تەنها سۆز و خۆشەویستی ئێمە و خەڵکانی وەک ئێمە نەبێ من داواکارم لە مامۆسایانی ئاینی داواکارم لە ڕۆشنبیر لە ئەدیبان لە هەموو خۆشەویستان بچن بە پیر ئەو کەمپینەوە و ئەوەشی پێ ئەکرێ بێتە لای ئێمە سبینێ لە تەلاری هوەر ئێمە لە خزمەتیانین بە کۆمەڵێک گۆرانی و کەشێکی زۆر کوردیانیان بۆ سازەکەین هیوادارم بتوانین پاڵپشتی ئەو کەمپینە گەورەیە بین کە کورساتی خۆشەویست و هەموو ئەو خۆشەویستانی کە پێوەی خەریکن هیوادارم بە هەمومان بتوانین خزمەتێکی بسووشیان بکەین بۆ هیواین کە سبینێ خەڵکێکی زۆر ئامادە بن و بۆ هیوایم بەدڵنیایەوە کاکە هەردیگیان هەر کارێکە بۆ بابەتێک بێ بە بڵین کە پەیوەست بێ بە مرۆڤایەتیەوە گرنگە بۆ ئێمە ئامادە بین و بە هەر بڕێکیش ئێمە بتوانین کە پاڵپشتی هەر کەمپینەکە بین ڕاستە هەر چەندێک بێ ماتوانین بەشداری تابین سوپاس بۆ بەڕێز هەردی عوسمانعەلی هونەرمەند و کارمەند لە دەستگای میدیایی کورسات کە ئەمەوارەیە لە کورسات مەگەزین ئامادە بووی دووبارە بەخێر بێ هەر بژین سپاس بۆ سپاس بۆ هاوڕێیانم.